آقا بیا چرا؟ Of course, you when there are researches, you can easily find that the friends also there. Of course, we are a big network. Going to the commissions, ask the questions about the Kurdish topic, about the conflicts in this situation here. So what was important for us was to come here and to directly speak to the people who are affected by this war, to also see with our own eyes and give the greetings from our own heart and show the people in Kurdistan, you are not alone. We are all standing together, all from the different countries, like from more than 14 countries of Europe. We wanted to come here, also from... Yeah, okay. Sorry. بەگشتی باسی ڕێکخراوەکەیان کرا و دامەزراوەی کە لە ئەوروپا هەیەە لەسەر ئەم کێشانەی باشووری کوردستاندا دەکەن بەڵام دوای ئەو ڕووداوانەی کە لە ئێسادا ڕوودرا لە کوردستاندا خۆیان بڕیاریان داوە ئەندامەکانیان لە چ وڵاتی جیاجیاوە هاتوون و خۆیان بڕیاریان داوە کە ڕاستەوخۆم خەڵکە ببینن کە بوونەتە قوربانی و زیادمەندی ئەم هێرشانەی دەوڵەتی تورکیا و دەیانەوێت لە ڕێگەی ئەم هاتنەشی ئەم سەردانیان بە خەڵکی کوردستان بڵێن کە ئەمان تەنیانین و ئەمان ئامادەی هاوکارین. We will answer in this way, and we are really honest to say this. We are not representing any Kurdish party or movement. We're not here to stay against any Kurdish ones, any Kurdish groups. As you لە وەڵامی ئەو پرسیارەی کە ئێمە سەر بە چ لایەنێکین ئێمە دەمانەوێت دڵنیایی ئەوە بدەین کە سەر بە هیچ پارت و لایەنێکی سیاسی کوردی نین وەکو سەربەخۆ کار دەکەنەمان. As international delegation who spread out our declaration 2 days before, you can see the first signatures were from more than 251 organizations and single persons from 6 continents. So you see, we are so diverse. We are not representing one. We are a really diverse group, and our aim is only to support the peace process, to support dialogue, and to offer our support here to the people. لە بەیاننامەکەماندا دەیبینن کە زیاد لە 200 واژۆی تێدایە هی چەندین ڕێکخراوی نێودەوڵەتی لە هەر شەش قارەکانی جیهاندا بۆیە ئەمە دەیسەلمێنێ کە ئێمە لە تەواوی جیهاندا کار دەکەین و سەر بە هیچ لایەنێکی دیاریکراونین و کارکردنیشمان بۆ برەودانە بە ئاشتی لە کوردستاندا و لە تەواوی جیهاندا. هاتنەوەنا بۆی وەیە و هەولێرێک گەل ئاستەنگی چێبوون یا ڕاستی نەیشتن خاوەتێک تێراخۆ بکن لێ ئەم دخوازن خاوەتێک خو نەبێ دەرێژ بەردەوام بکن گەلێ کورد هەمبەری داگرکەریێ هەم بۆ یەکتیا گەلێ کورد هەمژی ئێشی کەدەرە گەلێ کورد تەبای ئۆرتێ ڕەوە سێریدا بۆ یەکتیا گەلێ کورد هەموو سازیە کوردستانی هەموو لێخستنێ کوردستانی هەموو شخصیت بە کەسێ خدا ویژدا خدا شەرەف خدا ناموس هەمبەری وێ داگرکەریە بسەنە پێکێکەجی هێزەکە کوردستانیە هەر پارچەی کوردستانی دقارە سیاسەتەق بمەشینە هەموو هێزەی کوردستانی هەچار پارچەی کوردستانی دقارن کار خەوەتێ خۆ بمەشینن بۆی وێژی گەلێ کورد گەرەکی تەبایی سێک نەکە نەتەوی داینەوەرتێ بۆی یەکتیا خۆ بۆی گەلێ کوردستانێ بۆی ژیانێکە ئازاد بۆی وڵاتێکی هەفپار بێ ژیانکردنێ گەلێکی ئالیکاریە بە هێزێ شۆرەشکەر بووە. ژیان ئازادی